ئەمیش دەخۆشی کریستیان ڕۆناڵدۆ ئەو ڤیدیۆم کرد وتم هەموو ساڵی ئەبتاڵمان دەوێتن ئەوڕۆ طبعاً تەبیعیە مەهادەرانی یانێ ڕیال مەدرید لێرەکە کۆبوونێتەوە چامان لەوەیە کە ڕیال مەدرید ئەو شتێ بکاتن وە بێتن ئەو هەدەرانە خۆش بێتن بەڕاستی ئەمە هەفتەی پێشوو یعنی بەڕاستی ئەو گەمە مادید ئەو گەمە دووبارە نەبتەوە ئەو گەمەی کە کردی ئەو گەمەی دووبارە نەبتەوە لاعیبەکان بە ڕوحیەتە گەمەی بکەن ڕوحیەتێکی مەدریدانی کە پێشتر رامۆس و کریستیان ڕۆناڵدۆ و کەریم بنزیمە و ئەوانە ئەنجامیاندایە لە ڕیال مەدرید ئەوە گەمەی ڕیال نەبوو هەفتەی پێشوو کە کرایە ئەمە ئینشاڵڵا ئەو گەمەیە دووبارە نابتەوە دەبێمانە شتی جوان بکرێت بە ڕوحیەت گەمەی بکاتن بەخۆم بووم ئەو ڤیدیۆت ساڵی 2016 هەفتە و هەژدەکە ئەو کاتی زێدان ئەوە بوو مدەڕیبی ڕیال مەدرید بوو سێ ئەفتای لە دوویەک بوو 16 و هەفتە و هەژدا ئەمیش دەخۆشی کریستیان ڕۆناڵدۆ ئەو ڤیدیۆم کرد وتم هەموو ساڵی ئەبتاڵمان دەوێتن وابزانم لە 2014 تا 2025 ئەمە بەخۆم 6 ئەبتاڵم دیت کە ڕیال مەدرید بردیتی 6 ئەبتاڵ وەڵڵی ئەگەر ئەو گەمەی ئەو شۆ دەربچین بەخوای دڵنیامە ئەبتاڵەکە دەبتە 16 ئینشاڵڵا